وەکو کۆمەڵی کورتەباڵەکانی کوردستان خۆدان دەزانن باگەوازمان کرد بۆ سەررجەم خاوەن پێداویستی تایبەت و کورتەباڵەکان خۆتان دەزان لە ژیانێکی خراپدان لە ئێمڕۆدا نەخۆشیە ڕووی کردێتە وڵاتەکەمان هەمووی بڕاستی لە ماڵەوە تا هیچ داهاتێکی هیچ بژێوەیەکی نییە خۆتان دەزانین کورتەباڵای توانایەکی کاری نییە ژیانێکی سەختە بە تایبەتی بۆ کەسی خاوەن پێداویستی تایبەت و بۆ کورتەباڵەکان ئێمە فکرێکمان کرد بانگەوازمان کرد لە سەررجەم ڕاگەیاندنە بەڕێزەکانە بۆ ئەو خوا پێداوانە و دەوڵەمەنە بەڕێزانە بە تایبەتی هەمویان هانامان برد بۆیان بە تایبەتی هاوکاری خۆیان گەیان بە سەررجەم هاوڵاتی بۆ کورتەباڵا و بۆ خاوەن پێداویستی تایبەتەکان بە خۆشبەختانەوە تا لە خانەقینەوە هەتا بەشێکی هەولێرشی گردێتی و ئەم هاوکاریە ئەم هاوکاریە بەردەوامە بێ بە تایبەتی ئەمە خۆشحاڵیە بە تایبەتی بۆ ئێمە کە ساکە کورتەباڵایەک لە ڕووی خواردن و پێداویستەکانەوە بەشی سێ مانگمان بۆیان دابین کردووە ئێمە لێرەوە ڕێز و خۆشەویستیمانەیە بۆ ئەو دەوڵەمەنە بەڕێزانە کە هاوکار و پشتیوانی ئێمە بوون وایە مامارکە هەرکێکە لەسەر حکوومەت یاریمی کوردستان هاوکار و پشتیوانی ئێمە بوونایە موچەکەمان 100,000 دینارە 100,000 دینار بەڕاستی بەژی کەسێک ناکە یان کەسمانەیە کرێچیە کەسمانەیە بەڕاستی داهاتێکی نییە داواکارم لە حکوومەت یاریمی کوردستان ئێتر لەمە دو هاوکار و پشتیوانی کەسانی کورتەباڵا و خاوەن پێداویستی تایبەت بێ سڵاو و ڕێزمێشەیە بۆ سەررجەم ئەو دەوڵەمەنە بەڕێزانە و ئەو کەسایەتانە کە هاوکار و پشتیوانی ئێمە بوونە ئێمڕۆژ خۆتان نەزان لە ناوچەی ڕانێ و لە قەزا ڕانێ و قەڵازیە و کۆیەوەوانە مان تەوزیع کردووە ئەمە دووەم جارە بۆ ئەم سونورە تەوزیعەکەین.